نهێنی چوونی هەشتی شعبی بۆ ئێران شیعە لە گیاندانایە. ماوەی 2 هەفتەیە بە دیاریکراوی خۆپێشاندان و ناڕەزایەتی لە شارەکانی ئێران بە تایبەت ناوچە تورک و فارس نشینەکان بە توندی سەری هەڵداوە و خەڵکی لە تاوبرسێتی و بێکاری و شکانی لە ڕەدەبەدەری تمەن و زوڵم و زۆری دەسەڵاتەکە ڕژاونەتە سەر شەقامەکان و پڕ بە گەرویان هاوار دەکەن بڕوخێ ڕژێمی سێدارە. حکوومەت و دەسەڵاتە داپلۆسێنەرەکە بە تەواوی ترسیان لێنیشتووە و بەرپرسە ئەمنیەکان نازانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکەن. ئەگەر دەستونتر بکەن خەڵکەکە هێندەی تر ئاگر دەگرن و ئەگەریش دەستون نەکەن هێندەی تر خۆپێشادان و ناڕەزایەتیەکان فراوانتر دەبن. لا بەشێک لە شارەکاندا و دەستگا حکومیەکان نەک پەکیان کەوتووە بەڵکو دەستگا ئەمنیەکان ئاگریان تێبەردراوە و سووتێنراون و دەسەڵاتە ئەمنیەکە بە تەواوی ترسی لێنشتووە و نازانن چۆن و بە چ ڕێگایە کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن. هەرچەندە زیندان و پەناگە نهێنیەکان پڕکراون لە چالاکوان و ئازادی خوازان و ڕۆژنامەوانان، بەڵام هێشتا دۆخەکە لە شەقامدا ئاگر دەکاتەوە. دەسەڵاتی سوپا بۆ چوونی تریان لە دەسەڵاتە ئیداریەکە هەیە و داوای سەرکوتی خۆپێشاندان دەکەن و دەڵێن لەوە زیاتر بڕوات هەموو شت دادەڕمێت بە سیستەمەکەشەوە. سوپای پاسداران لە هەفتەی ڕابردوو پەنای بۆ هێزەکانی هەشتی شعبی بردووە و بە پێی زانیاریە تایبەتەکان نزیکەی 20,000 ئەندامی هەشت براونەتە ئێران بۆ داپلۆسینی خۆپێشاندەران بە ناوی دژایەتی ئاژاوەگێڕ و بەکرێگیراوەکانی ئیسرائیل. ئەوەی لە شەقامەکانی چاران و شارەکان لەلایەن هەشتی شعبی و سوپای پاسداران لێیان دەدرێت و پەت دەکرێتە ملیان هەمان ئەوانن کە لە دوای 10 کاتژمێر کارکردن نەیانتوانیوە تەنانەت 1 کیلۆ برنجش بکڕن و بە ئاسوودەیی شەوێک لە نێو ماڵ و منداڵەکانیان بخەون. بردننی هەشت و سوپای عێراق بۆ داپلۆسین و کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانی شەقام جگەل لە ئابڕۆچوون خەڵکی ئێرانی بە کورد و فارس و تورک و عەرەبەوە تووڕە و پەست و نیگەران کردووە و دەڵێن زیاتر لە 40 ساڵە سوپا فارسیەکە سزامان دەدات و ئێستا سوپا و بەکرێگیراوەکانی عێراقیشی هاتە سەر. هەنگاوەکەی حکوومەتی ئێران و سوپای پاسداران نیشانەکانی پێشدارمان و ڕوخانی حکوومەتە دیکتاتۆرەکانە و ئەو هەنگاوانەش پێیان دەگوترێ هەنگاوە ناچاریەکان و دەستگرتن بە پوشکەی نێو دەریاکەوە. نیزامە توندڕەوەکەی ئێران لە کۆتاییەکانی دایە و نەحەشت و نەهیچ هێزێکی تر فریای ناکەوێت. خەڵکی برسی و ڕەش و ڕووتی ماندوو زەحمەتکێشی ئێران لە تاوبرسێتی و بێکاری و بێنانی ڕژاونەتە سەر شەقامەکان و هیچ شتێک پاشگەزیان ناکاتەوە جگە لە ڕۆیشتنی ڕژەمی ئاخوندەکان.